زۆربەی ئەوانەی کێشەی پێستیان هەیە پەڵەیان هەیە لەسەر دەموچاویان پێستیان بکاڵ و تۆخی هەیە لە پێسم دوو ڕەنگە زۆربەی ئەمانە بە چارەسەرەکانی ئێمە کە وەکو پلازما و میزۆتێراپی بەوانە باشتر چارەسەر ینی ئیسیجابەیان هەیە چارەسەرەکرێ وەکو ئەوەی کە خۆیان ئەو کرێم وشت زۆر جار ئەڵێ کە نەخۆش ئەبیستم ئەڵێ کرێم کڕێەوە بە $100 لە دەرەوە بۆم هاتووە ئیسفادەشم لێ نەکردووە ئێمە پلازما زۆر سوودی هەیە پاکردنەوەی پێست ئەوە هەر بۆ هەموو کەسی سوودی هەیە ئەو بە جیهازی هاجرا فەیشەڵ ئەکرێت بە تایبەتی ئەوانەی کە گەنجن و تەمەنیانی 16 و 17 و پێستیان چکە لە بەرەوەی لەو تەمەنەیە زۆربەی سەبەبی زیبکەکانیان و پێستە چۆرەکان هۆرمۆناتە بۆ ئەوانە هەر زۆر زەڕورە بەڵام پاکردنەوەی پێستە زەڕورە و ئیشانی تری ئەمریکێنێک و پلازما و میزۆتێراپی بۆ لابردنی پەڵە بەڵێ ئەمانەش زۆر زەڕورە خۆی بەنسبەت خانمانی دووگیان ئەوان ئەبێ باشتر وایە لەگەڵ وەزعەکە بێ خۆیان پارێزن بەڵام ئەبێ زیاتر سەبریشان هەبێ ئەوان بەدەر لەوەی کە ئێماڵین ئەم شتانی ئێمە ینی ژینگەکەمان زۆر پاک نییە مەسەلەن تۆ تیشکی خۆرە کە زیانی هەیە لەسەری بەڵام ئەو گۆڕانکاری هۆرمۆناتیش لە جەستەی ڕوویاوە سەرەکەی خانمێ دووگیانە دەموچایی بۆ بە پەڵە خۆمە هۆکارەکەی مەرجنیە بەرکەوتنی تیشکی خۆر بێ ئەو گۆڕانکاری هۆرمۆناتە لەوا ڕوویاوە بەڵام بۆ خانمانی دووگیان باشتر وایە کە ئەوانی شارێک و کەسێکی ئاسایی خۆیان پارێزن لە تیشکی خۆر ئەو خواردنەوە من بۆ پێست ئەو خواردنەوە لە لای من زۆر گرنگە کە ئەمە هەموو خانمان پیاوان ئەمە زەڕورە بەڵام ئافرەتانی دووگیان تۆزە لەوە عجلەیانە باشتر وایەگەر تۆ پەڵەکە و دروست و بە هۆکاری دووجانی ئێمە ناتوانین هەندێک عیلاجی بۆ بکەین هەتاکو کۆت ئەوەی کە کۆتایی بە و وەزعی خۆیە کە لەوە هینە بێت و دووجانەکەی نامێنێت بەڵام وەکو ئامیش بۆ ئامی ڕێنمایی من کە زۆر گرنگە لە لای من کە ئەوەیش بۆچی پێستان چۆن بە جوانی بمێنێتەوانێ تیشکی خۆر زۆر من لام گرنگە من زۆر جار لێرە خانمانی نەعیادەکەم پرسیار لێکەن دکتۆرە تۆ خۆ چیەکەی بوو پێستی خۆت من زۆر خۆم لە هەتاو پاراستەوە ینی خۆپاراستن لە تیشکی خۆر بۆ هەموو تەمەنەکان بۆ پیاوانیش زەڕورە نەک بۆ خانمان یەکەم خۆپاراستن بەعام لە تیشکی خۆرە و ئەوەی کە باسمان کرد و دووهەم ئاو خواردنەوە زۆر باشە و مەسەلەن میکیاجکردن ئەوە زۆر لام گرنگە کە خانمان مەسەلەن میکیاج ئەکەن شەوانە کە ئاگەڕێنە ماڵەوە ئەو زۆر گرنگە کە بە مەیکەپ ڕیموڤەری ئەو میکیاجە لەسەر دەموچاویان نەهێڵن پاکردنەوە دایمەن ئەو میکیاجە پێشخەوتن ئەوە زۆر گرنگە و لای ئەوش کە بەعام زۆربەی کێسەکانی کێشەی زیبکەیان هەیە نەخواردنی شیرینی بەڕاستی فاسفود و خواردنە چەورەکان و ئەوانەی شەکریانتیایە ئەوانە شەمی هۆکارن بۆ ئەوەی کە پێست بە ماندوێتی و ناشرینی دەرکەوێت زیبکە دروستە بێت زیبکەکەش دوای ئەوەی کێشەیەکی فۆزایکی گەورانێتەوە کە ئاساوارەکەی ئەبێ بە چاڵ ئەبێ بە پەڵە